سڵاوتان لێبێ. بەپێی یاسای عێراقی و یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان هەموو منداڵێک تا تەمەنی دەگاتە 18 ساڵ بە منداڵدا دەنرێت. بەو پێش بە شودانی کچان لەو تەمەنەدا بە پێشێلکاری بۆ مافەکانی منداڵدا دەنرێت. بەپێی ئامارێکی ئەنجومەنی دادوەری لە ساڵی ڕابردوو 2370 حاڵەتی جیابوونەوە ئەو ژنانە بوون کە لە خوار تەمەنی 18 ساڵیەوە شویان کردووە. ئەم دیاردەیە بە شێوەیەکی بەرفراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە دوای شەڕ و ئاڵۆزیەکان ڕووی لە زیادبووندایە. ڕەهەندە یاسایی و پزیشکی و کۆمەڵایەتیەکانی ئەم دیاردەیە چۆنە؟ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی چ کاریگەریەکی هەبووە لەسەر هاوسەرگێری پێشوەختە؟ ئایا دابوونەریت و گۆڕانکاریەکان لە بواری پەیوەندیەکاندا ئەم دیاردەیەی بە چه ئاقارێکدا بردووە؟ ئایا لە ڕووی زانستی و پزیشکیەوە کاریگەریە جەستەییەکانی ئەم جۆرە هاوسەرگیریە چۆنە؟ لە بەرنامەی ئەم جارێ ڕوانگە هەوڵ دەدەین لەگەڵ میوانەکانم تاوتوی ئەم بابەتە بکەین کە ئەوانیش پێکدێن لە بەڕێزان دکتۆر نەوزاد سدیق مامۆستای زانکۆ، دکتۆرە عەتیە حەمەسەعید پزیشکی نەخۆشیەکانی ئافرەتان، هەروەها لە سلێمانیەوە شیلان حەمە ئەحمەدمان لەگەڵایە کە پسپۆری کێشە و گیر و گرفتەکانی خێزانە. پێش ئەوەی بچینە لای میوانەکانم با بەیەکەوە بینەری ڕای چەند هاوڵاتی. بەڵێ کاریگەری نەگەتیڤە چونکە ئەم ڕەگەزە مینە کە لە خواروی 18 ساڵە شوئەکە لە کۆمەڵێک ماف و ئەرکی خۆی جێ ئەمێنێت چونکە ئەمە هێشتا نەبوو بە مرۆڤێکی پێگەیشتوو لە ڕووی دەرونیەوەگە لە ڕووی کۆمەڵاسیەوە سیرکە ئەمانە مەحروم ئەبێ لە هەموو ئەو خۆشییان ئەو کات بەسەربرنانەی کە تەمەنێک لە کەکچێک لە تەمەنی خۆی هەیەی ئەو کتانێک کە تەمەنە لە خواروی 18 ساڵەوەیە بەڕای من شو نەکەن هەم دووتاری نەخۆشی ئەبنەوە ڕێژەی مردن زیاد دەکات بۆ باگراوەندی کولتوریش کاریگەری نەرێنیان هەیە. بێگومان لە ڕووی جستەیەوە ئامادە نیە وەکو هەمومان دەزانی پرۆسی هاوسەرگیری ئەو حاڵەتە چاوەڕوان نەکراوەی تێدا ڕوو دەداتن کە ناتوانێت باز بکرێتن کە تووشی خوێنبەربوون دەبێتن یاخود دەبێت هۆی گیان لە دەستدانی ئەو کچە. بڵێن لە تەمەنی 12 تا 18 ساڵیدا زیاتر تەمەنێکی هەرزەکاریە تەمەنێکە کە زیاتر غەریزە و هەست و سۆز و ئەوانە زاڵن بەسەر عەقڵدا. بۆچوونە مژی ئینا ناژن ئینێ بزۆری gelek nêrîniyet xwe xirab piştî zawacê gelek xirabiyet xwe hene bû nimûne subeyê ednalê tê gehştinek nebî dêbîte sebebê hindê ku du malek bêde jî vekirin. Danaşiya kiçê bîdayetê yanî kiçkatî bide neşî ez bêjim xeleteke mezin e belkû ev nelîtekî eşaîriyayê hatiye nav aynî İslamê de ku aynî İslamê de çi cara mecal nedayîte afretê mesela biçîkatî yan ku kiçik biyan ki lankê da tu biçî bidêşî. Rastiya ve babetekî şêna komalgehê me da û babetekî gelek xirab e bûçûna min ew e zî ku kiçikê zîdeneşî yan jî te'dayî ev e karîgeriyê ser jiyana her du koştike. Kiç li temeneka 12-13 îtir baliq bû bە پێی توانای باوکو دایکەکەی بیدا بەشوو باشترە و بڕاتە جێوڕی خۆی و ئیتر ماڵ و مناڵ خۆی هەبێ و بکەوێتە ئیش و کار خۆیەوە و ماڵێ بۆ خۆی دابین بکات لەوە باشترە کە لە ماڵا بێ بەیانی تەمەنی گەورە بێت کەس یعنی داواکاری نەبێ یان ڕەغبەتی نەبێت بەڕای من هەر لە تەمەنی مناڵیەوە ئەگەر ڕۆیە تەمەنی بلوغەوە بە گوێرەی شەرعیش شوکە باشترە. وڵای خۆی کەس بە مناڵی زۆر خراپە لەبەر چییە؟ یەکەم زەردا خۆی نازانێت باش خراپی خۆی چۆنە دوایە تو لە کسێ لە تەمەن یا 12 ساڵی شو هیچ معنایەکی نیە بە هیچ شێوەیە. بە منداڵی ئەگەر مەبەست ئەوە بێ کە هێشتا باڵغ نەبووە ئەوە وەختی خۆی زوو کراوە بەڵام ئێستا زانایانی ئەم سەردەما تایبەتی مامۆستا مەلای کەریم لێکی لە کتێبەکانیە فەرمێ داوام وایە لە زانایانی کوردستان کە واز لەم مۆزوعە بێنن واتە کچ بە شودان لە پێش باڵغ بوونیە مەیکەن لەبەرەوەی کێشە و ناڕەحەتی زۆر لێ یەکەوێتەوە زۆربەی ئەو کچ بە شودانانی کە بە مناڵی ئەدرێن بەشوو واتە کچەکە باڵغ نەبوو ڕوشدی نیە و ئاگای لە دنیا نیە ئەوە کێشە و ناکۆکی زۆری لێ یەکەوێتەوە. ئەمە بڕیارێکی قورسە تۆ ناتوانانی یەکسەر ڕاستەوخۆ پێش تەمەنی 18 ساڵ بێ لەبەرەوەی ئەو کچە کامل نەبووە یعنی تا بتوانێت ئەو بڕیارە بایان خۆی بخاتە ژێر ئەو بارەوە.
من لەگەڵ هیچ ئەو ڕایانی کە کەس لە پێش هەشدە ساڵەوە شو بکات لاوانی ئێشتا هەر لە ڕووی جسمیشەوە ئامادەی ئەوە نەبێت کە ئەو کچە شو بکات یان ماڵ و مناڵ بەڕێوەبەرە دوو ڕۆژ ترکە مناڵی بێت ئەسڵ هیچ لە ژیان تێناکە ئێمە ژیانەکە وای لێ هاتووە ئەوە کێش هەمە شاکیلمان هەیە هیچ کەس لاوانە نییە کەس بیر لە شوکردنیش بکات ئەگەر بیر لە شوکردنیش بکاتەوە لاوانەیە کێشەیەکی هەبێ بۆ نمونە بێ نەجاتی بێ لە ماڵە بەری لە ماڵە لاوانە چەند کێشەیەکی هەبێت ئەمە شتێکی باش نییە. تەجروبەی پێشتریشی لەسەرە کە ئەو کچانەی لە خوار تەمەنی 18 ساڵەوە زەواجیان کردووە هەموو کات سەرکەوتوو نەبوون. دکتۆر عاتیەبا لە بەڕێستەوە دەست پێ بکەین باسی ئێمە باسی تەمەنی پێش 18 ساڵیمان کرد وەکو لە یاسا هاتووە بەڵام لە هەندێک شوێنە باسی پێش باڵق بوون ئەکرێت تەمەنە زانستیەکەی حەزەکەین لە بەڕێزت وڵی زۆر سپاسان دەکەم بەڕاستی تەوەرەکی زۆر زۆر گرنگە ئەوە ئەگەر جێمان بدەنێ هەستیارە دەبی ئەمە بزانین سێ بابەتە کچ هەیە یعنی سێ نەوعە کۆمەڵ هەیە کە کچی دەبی شارستان کە لە شارەکانە داکوبابی ئەگەر خوندەواریش نەبن وای لێ هاتی ئیشاران دەچنە مەکتەبە کەواتە دەخونی کچی مەکتەبە یعنی هەتا دەگاتە 17 جارێ ئەوە هەر لە سانەویە هەموو ئومێد و ئەوەیان یعنی داهاتویان لەوەیە کولیەکی بپەسرێنە زۆر باشە ماڕۆژ یارمەتیاندان ئەجا بابووداچی خوندەواربی داها باشتر کەس یعنی باسیوانەی نەکردێ زۆر بەکەمی لە شار لە 16 و 17 بە مێردیان دەدەن ئی 12 و 13 ئەوە هەر مەوزوع نییە دێتەوە سەر گوندان ئەگەر بێت و قوانینیان لۆدانی ئەگەر بە ناشکری نارم ئێستا گوندەکانمان چۆلە بەس ئیشاڵە ئاودان دەبتەوە کچ ئەگەر لە گوندی گەورە بوو داک و بابێکی خەریکی زراعەتەوە خەریکی ئاژەڵداریەوە ئەوە کچی شەروای یارمەتی داچی دەدا لەوێ ئەگەر خوندینش هەبی هەرە تا 5 و 6 ئیبتیدائیە دوایوی پێی ناکرێ ئەوەی گوندی بینێتە شاری لە بۆ ئەوەی خوێندن تەواوکە بێگومان ئینسیجام دەکات لەگەر داچی لەگەر کۆمەڵەکەی خۆی هیچی تێدانی ئەگەر بووە 16 و 17 بە مێردیدا ئی گوندی هەشێت ڕادەوەستی هەتا دەبتاهدا لایەنە زانستیەکەیەوە بۆ 16 ساڵ و 7 ساڵ ئاساییە بەڵێ بەڵێ ئاساییە لە 13 دەبی سەرمانجە خۆی دیتبی کچ ئەگەر پێگەی لە وڵاتی ما 13 سارونیوە 13 سارونی و دەورەی مانگانەی دەبینی بەس جارێ ئامادە نییە بۆ مێردکردنێ 2-3 ساڵ دیبێتە سەرێ بتە 17 ئامادەیە بۆ مێردکردنێ بەڵام دوای باسیەوەی دەکەین ئامادەیە بۆ منداڵ بوون ئەوە نقطەشی زۆر حساسە بەس لە بۆ هاوسەرگیریەکەی وەچی گوتمان ئەگەر ئەو لە گوندیە و حڕێت هەیە لە گوندی دەچنە سەرکانی دەڕۆن دێن یعنی کچیان زۆر احتیادی لەگەر کوڕەکی ڕێک دەکەون و کەسوکارەکە دەیداتێ ناتانی قوانیان لۆدانێ بەس ئەوەی کە لە شارستانە و باسم کرد لە خۆی لەگەر یەکەچی لە کولی ڕێک دەکەوی و ئەکی دڕادەوەستێت تا تەخەڕزەکە تا حدێکە کاتە دوای دەوری خۆی دەبینی مصیبەت لەوانەیە کە ڕویان لە وڵاتانی دەرەوە کردیا کە شارستانیشن و غیری شارستانیت ی گوندینە داکو باب خوندەواری نییە کۆمەڵە منداڵە چیان پێەیە ئەوە لە خۆتان دەبینن کو دەکەون ناو بەحرەکان ینی ئەو گەشتە دەمێکە من لە 92 کە چوومەوە بەریتانیای بەڕاستی سەرسام بووم یعنی عیلێ وهاتی 8 نەفەری لەگەرە ئەو وڵاتەی وێ بەخەوی دەکایان نەڕویجیان سویدیان ئەوە ئەوجا دەیانەوێت لە میلەتەی لەگەر ئەو میلەتەی وێ بگوایە بگونجێن ناش گونجێن کچیان دەنێرنە مەکتەبێ کچ لەوێ گەورە دەبی تەبعاً لەو میلەتەی وێ کچ حڕیەتی هەیە و پارێزراوە و دەوڵەتیش دەیپارێزی زۆر جار حالەتمان بیستیە کچەکەیان کوشتیە لەوێ ئەو بۆمە بەنێگەتر دەگەڕێتەوە بۆ وڵاتی ما مەسلەی ژینگە کاریگەری هەیە وەکو ئەڵەن لە هەندێک وڵاتە کچ زووتر پێگات و کاتی مێردکردنی زوویەت و هندستان کچ زیاتر گەرمترە وڵاتەکان لەو کۆمەڵانەش کچ زیاتر زووتر پێدەگا کە هەر بەس باسی جنس بکرێ چونکە تلو خۆت دەزانی ئەو کۆمەڵانەی کە باسمان کرد دائما مەبەستە ژینگە مرۆڤایەتەکەی نەک ژینگە مەناخەکە گەرمە لەوێر باس باسی ژن و پیاوانە و باسی جنسە یعنی هەیە پیا و ژنی هەیە دوی هەیە باسی کچی جوان دەکا بەلکە لە خۆیە کەچی بینی یعنی شتەکە ئەو هایە بتەوێ نەتەوە بچێ مەجلسی پیاوان جێل لەو شتەی دەبیتن یعنی هەموو هەدەفیان ئەوەیە ئەگەر پارە پولیان هەبی کچەکی هەندێک بە عمری کچی خۆیان بینن چونکە جوانە
یعنی بەڕاستی ناخۆشە ناتوانە ئەو تەوەرەی دوور و درێژە بەڵام ئەوەی کە دەردەسەریە بۆ ئێمەی ئێستا کچی ئەو وڵاتەی لە شارستان لە گوندی هاتیتە شاری با بڕێندا کوبابی اختیاریان هەیە بژێن ڕاست لە بۆ جامعاتان لەوەیە هیچ شتێکی فێر نەبووینە لە داچیان لە پلچیان لە کۆمەڵەکەی مارێ چونکە تێکەڕیان نییە وا گەورە نەبووینە ژن و پیا لە مەجلیسەکی دانیشی ئێستاش دەبیژنەکە لەو پەنای دانیشی و ئەویش لەوێ سینی لۆبینی لە پەنای لۆ پیاوەکان کە دانیشتینە هەموو کەس نەیبینی بەڵام لەو لاوە دەچیتە مەکتەبێ بەتەنێ دەچیتە جامیعی بەتەنێ یعنی کارەساتی وا دەبینی دەکەوێتە ژیانی دڵمان ڕادەوەستی ئەگەڕێنەوە سەر ئەو باسانە بە بینە لای دکتۆر نەوزاد دکتۆر لەلایەنە یاساییەکەوە کە ئێمە ئەڵێن ئەمە بە پێی یاسا ئەمانە پێش تەمەنی شیاون بۆ ئەوەی کە شوو بکەن تا 18 ساڵ بە مناڵ حسابە ئایا ئەمە لە لایەنی یاساییەوە چ ڕێکارێک هەیە کە ڕێگری لەمە بکات یان بسم الله الرحمن الرحیم پێششی دەستخۆشتان لەکم بەو تەورە جوان و ڕێکوپێکە داوای سەرکەوتان لەکەم ئینشاءالله گومانی تێدانە بەنسبەت یاسای باری کەسایەتی لە شەریعەی ئیسلامی وەژیرایە بەنسبەت تەمەن لە تەمەنە لە سەرەتادا لە شەریعەی ئیسلامیدا ساڵێکی دیاریکراویان دیاری نەکرد بوو بۆ هاوسەری لە هەر ساڵێکا دەبوو بەڵام دوای ئەوەی کە بۆیان دەرکەوت بەڕاستی کێشەیەک ڕوەدا بۆ ێزانەکان بریان کردەوە کە ساڵێکی دیاریکراو دابین پێوەری بلوغیاندانا ئەبێ ئەو ئینسانە بالغ بێت بالغیش چۆن دەزانێت ئەو ئینسانە بالغە دوو پێوەر هەبوون پێوەری نیشانە سروشتەکان علامەتی طبیعی پێوەری تەمەن زانایانی شەریعە لە تەمەن بوونە دوو بەشێکیان وتیان کە زۆربەی هەرە زۆری زانایانە وتیان هەر کەسێک کە تەمەنی گەیشتە 18 ساڵ ئەو وەختە بالغ دەبێت ئەوەی دیکە ئیمامی حەنەفی بلعبە بەبێتەوەنەوە ئەو دیکە 15 گوتی قانونی حوالی شخصی عراقی بەپێی یاسای بەپێی قەولی حەنەفی وەگوتیە ئەبێ تەمەنی 18 ساڵ تەواو بکە بەڵام خودی قانونیش لە زۆر حالەتە هاتە خوارێ دەکرێ کەسێک کە تەمەنی 16 تەواو کردبێ نەژبیتە 18 ئەکرێ شوو بکە ژن بێنێت بەڵام مەبەرزێک دادوەر ڕێگای پێ بدە دادوەر ڕێگای پێ بدە مەبەست چییە لەو دادوەر ڕێگای پێ بدە دادوەر ڕێگای پێ بدە ینی گەنجێکە وەکو گوتمان وەکو دکتۆرە تازە باسی کرد ینی دادوەر بە چاو سێری کات ڕێگا بەم بدات ڕێگا بەو نەیاد لەسەر چه حکومێک مەبەستم لەسەر دادوەر تحقیق دەکات لێ دەکۆڵت و ئایا فعلەن ئەو گەنجە بالغ بۆیان نا دەتوانی ماڵ بخێو بکە قدرەتی مالی هەیە شتی هەیە ئەو جەبانجی وەلی ئەمرەکەی دەکات وەلی ئەمرەکە بۆچی مەسلەی زەواج بچوو کراوەتەوە لەوەی کە ئەو کەسە بتوانێت زەواج بکە لەلایەنی لەشیەوە لەلایەنی گەورەبوونەوە ئەی شتەکانی تر ئەی ماڵدانان و ئەو بەرپرسیاری ئەم بابەتەکە پەیوەندی بە خودی شخصەکە نیەتەنە بە کۆمەلگاوەیە یاسەویستی ئەمە ینی بنبڕ بکە کێشەکان چارسەر بکە گەنجێک لە شوێنێکە ئارەزووی هەیە شوو بکیان ینی ئەگەر کچە شوو بکە گە کوڕە ژن بێنێت عمری 18 تاو نەبووە عمری 18 تاو نەبوو ئیمکانیەتی مادی هەیە معنەویشی هەیە احتیمالی هەیە ئەگەر شوونەکە ژنێنێت تووشی کێشە و مەشاکل بێ لەو ڕوانگەوە یاسا هات لەسەر ئەو قەولانێکە گوتیان ئەگەر 15 تەواو کە بالغ دەبێت وەریکرد بۆ ئەمە بەسێ کەواتە ئەوە حتا یاساش یاسای باری کەسایەتی ڕێگا ئەدا بەڵام بە مەرجێک ئەمە دادوە ڕێگا بدە جاوەکو وتم لە سەردادا لەبەر ئەوەی مۆزوعی بلوغ وشتی وها لە وڵاتێکە بە وڵاتێکە دەگۆڕێ بۆ ئەوەی یاسا تەنزیم وڵاتام بکە یاسای باری کەسایەتی هە لە ساڵی 59 بڕیارێکی دەرکرد بە پێی تعلیمات و قانون کەسێک بۆی نییە عەقدی زەواج بکە هەتا وەکو تەمەنی نەبێتە 18 ساڵ ئەی لە ئەگەو حاتانەی کەەوە لە 16 تاواکردبی دوای حتا هاتگوتی 15 تاواکردبی لە 15 تاواکردی بە ضروری قسوە هەبی ضروری قسوە ئەو وەختە دادوەر دەدانی ئەرێ ئەو ضرورە قسوهای چییە بەپێی ئیجتیهادی دادوەرەکە کەواتە لێرە بەپێی یاسای باری کەسایەتی بۆ هیچ کەسێک نییە ژن مارە بکە شوو بکاتن هەتاوەکو ئەگەر هەژدەی تەواو کردبی ئەوە پێویستی بە دادوەر نییە بە ئیزنی قازی بەڵام ئەگەر هەژەی تەواو نەکردبی لە ساروی 15 و 16 ئەوە پێویستی بە دادوەر هەیە
کەواتە پێش 15 ساڵی هەر ئەسڵان وەکو دکتۆر عاتیەوتی مەوزوع نییە پێش 15 ساڵی لە ڕوانگەی یاساوە بە هیچ شێوەیەکی دروست نییە بەڵام لە شەر بەڵام من ئەمڕۆ لە داتایەکە بینیم لە ژمارەیە کە لە سا 4 هەیە ئەمانە لە محکمە ماریان نەکردووە لە محکمە ماریان نەکردووە لە مەلا ماری کردووە لە دەرێگای دەرەوە مارە کردووە بۆیە ئەوە بووە بۆی ئێمە دائیمەن دەڵێن پێویستە ئەمە زۆر جار ئامۆژگای دەکەم بۆ مامۆستایانی ئاینی بەڕاستی ئەوە جار با لە محکەوە مارە بکەی ئەو جار لای مامۆستای دینی بۆی کێشە ڕونداتن بۆی بە جوانی نفوسەکەی ئەو مەسەلەی محکەمە و مەلایە بەڕاستی شیلان خان تا چ ڕادەیەک دابوونەریتی کوردەواری خۆمان هاندەرە یان ڕێگرە لە بەردەم ئەو دیاردەیە بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم زۆر خۆشحاڵ بووم پێشێکی ئێمە توانین بڵێن باسێک لە کۆمەلگای خۆمان بکەین ئایا کۆمەلگای خۆمان چەند دەست پێش خەری کردو بۆ ئەم کارانەی کە کچان لە پێش کاتی تەمەنی خۆیانە هاوسەرگیری بکەن یان خێزان دروستکەن ئێمە کاتێکە لە بوارە کۆمەڵایەتیەکە و لە بواری خێزانە بەس لەم کارە ئەەکەین بەڕاستی ئەرکێکی زۆر گەورە ئەکەوێتە سەر کۆمەلگا و ئەو تاکەی کە پرەنسیپی هاوسەرگیریەکە جێبەجێ ئەەکە ئەگەر تەمەشا بکەیت لە سەرەتاوە لە بوارە تەندروستیەکەەوە ئەم کەسە ئامادە بێ و هەروەها لە بواری یاساییشەوە ئامادە بێ لە بواری کۆمەلگایە تۆ پێویستیت بە کۆمەڵی پرەنسیپی تر هەیە کە لەوانە فراوانترە یەکێک لەو شتانە کە زۆر گرنگە بۆ پێگەیاندن و پێگەی خێزانی و سەرگیری سەرکەوتو ئەوەیە کە ئەم تاکە کە ئەگەر کچان باس لە کچان بکەین ئەوەیە ئەبێ کچێکی دامەزراو بێ خاوەن کەسێتی خۆی بێ خاوەن بیر و بۆچوونی خۆی بێ خاوەن بەڕێوەبردننی ژیانی تاکی خۆی بێ تا بتوانێت لەو بوارەیە بە وەکو کەسێکی سەرکەوتو مامەڵە لەگەڵ ئەو پێگە تازەی خۆیان بکە کە هەنگاوی بۆ ئەنێ و چۆتە ناویەوە لێراتم ئەگەر بە گشتی سێرێکی کۆمەلگای خۆمان بکەین بەڕاستی زۆر کێشە ئەبینین لەم بوارەیە کە ئەمە ژوای لێ کردووە لە هەندێک کات لە خێزانەکانە گرفتی زۆر بچووک ببێ بە مایەی لێکجابوونەوەی ئەم هاوسەرە تازانە وەکو بەڕێزت کە لە پێشێکی بەرنامەکە باسێکی لێگەر بۆیە ئێمە لێرەوە داوا لە هەموو ئەو بەڕێزانە ئەەکەین کە ئەگەر ئەتەوێت خێزان دروستکەی پێش ئەوەی کچەکەت بێ بەشوو بیخیتە ماڵی تازە و ماڵێکی تازی بۆ بنیاد بنێ وەرە خۆی بنیاد بنێ چونکە لە هەموو توێژینەوەکانە سلمێنراوە دەرچووە ئەگەر ئەتەوێت کۆمەلگایەکی تەندروست بۆ خۆت بنیاد بنێ ئەوە لە ئێستاوە دەست پێ بکەی مێینەیەکی تەندروست بخەرە کۆمەلگاوە چونکە لە کۆتاییە ئەم مێینەیە ئەبێ بەڕابەری کۆمەلگا ئەبێ بەڕابەری کۆمەڵایەتی ئەبێ بەدایک و گرنگی و مەهامی دایکێتی دروست ئەکا بۆ ئەو مناڵی کە ئەیخاتەوە لە دوجارە ئێمە ڕۆڵی پیاوان کەم ناکەینەوە زۆر دەستخۆشی لە ڕۆڵی باوکانەکەین لە پرەنسیپی خێزانیە بەڵام ئەوەی کە ئەرکێکی گرنگ و سەرەکی ئەوەیە کە بەڕاستی مێینەکە یەت ئەو ئەرکە گرنگە ئەو کارە گەورەی ئەنجامەیە بۆیە لێرەوە ئەگەر کچێک ئەگەر مێینەیەک لە تەمەنێکا بێ کە ئەو حاڵەتانە لە گونجاو بێ نەخوازرا بێ بۆی ئەی چ جێ بتوانێت لە باری کۆمەڵایەتە بتوانێت بێ بە دایکێکی سەرکەوتو یا ببێ بە خێزانێکی سەرکەوتو کە ئەمە خۆی لە خۆیە دروستکردنی کێشەیە سپاس دەکەم دکتۆر لە ئەو مشکلەیە کە ئێمە باسیەکەین ئێستا پێشەوەی پچمە لای شیلان خان باسی ئەومان کرد کە لە نێوان مەلا مامۆستایانی ئاینی و لەگەڵ یاسا بۆچی لە زۆربەی کاتەکانە ئەو تەزاڕوبە هەیە کە ئەوان بۆیان هەیە کە لە پێش 15 ساڵیەوە ماریکەن و دواتر ئایا ڕێکارێکی یاسایی نیە کە ببێتە ڕێگر لە بەردەمی ئەم مامۆستا ئاینیانە کە نەتوانن ئەم کچە مناڵانە مارەکەن کە بە پێی یاسا نایاسایی بوو بۆچی محاسبە ناکرێن بەڵێ ڕێکار هەیە خۆی لە بدایدا بە پێی یاسا بۆی نییە بەڵام دوایێ بەڕاستی یعنی هەندێک ئاسانکاری کراوە ئێسانەکە ئەگەنە بە پێی یاسا ڕێپێ نادراوە ئیلا بێ لە محکەمە مارە بگەیتن و محکەمە ئەبێتن پێشوەخت ئەو کچ و کوڕا کتابی ئەدەنێ بۆ دایرەی ئەحوالی شخصی هەردووچیان بێنن تەمەنیان چەندە عمریان چەندە ئایا ژنی هەیە شووی نییە مەسائلی طبی کتابی بۆ بکات بۆ طبی ئایا نەخۆشی هەیە ئەو شتانە بکاتن ئەو شتانە بکات ئەوجا بەڵام ئەوەی وایە ئێمە بەڕاستی چەندین جارمان باس کردووە لەگەڵ جارە لە زۆر وڵاتان ڕێگا پێدراوی شەرعی هەیە مەئذون شەرعی ئێمە زۆر جار داوامان کردو دەڵێنەوە لەو کەناڵی ئێوەش داوا دەکەین حەق وایە لە کوردستانیش چەند مامۆستایەکی پسپۆری شەریعە ئەکادمی ڕێگایان پێ بدرێ چۆن لە محکەمە ژن مارە دەکەن بەو شێوە ئەو وەختە ئەزانی ئەمە لە دوو سێ خۆمان خلاص دەکەین
یەک بڕۆ لە محکەمەی ئەو هەموو قەرەباغی و هۆسەیە هەر پیا ئەگە هەر ژن و کڕ دووسێ شاید دەگە خۆی نایەوە چەندە ئیدی ئەگەر 89 مامۆستای بەڕێز چۆن لە محکەمە ژن مارە دەکرێت بەو شێوە بە هەمان ڕێگا ئەو وەختە خەڵکەکەش لەو دوو مەسروفە زیە ئەوە دەبیتوە ئێستا خەڵکەکەش دوو مارەکردن بووتە عرفێک بووتە شتێک هەم بە مەلا مارە دەکات هەم بە محکمەش مارە دەکات لە زیان وانە لە زۆربەی وڵاتان کە مامۆستای دینی کە پێ گوتت ڕێگا پێدراوی شەرعی بە هەمان ئەو شتانی کەوا داوا باشە ئێوە وەکو یاساناسێک ئەمە پێویستی بە هەنگاوی جددی نییە کە بە شێوەیەکی یاسایی بچم داواکار ئێمە نازانین ینی چییە مەسەلەکە زۆر جارە لە زۆر شوێنێ لە زۆر ڕیسائیلی ماجستێر و دکتۆرا پێشنیار کراوە پێشنیاری دەری هەردوو وەزارەتەکان کراوە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی عادل کە ئەمە وەک وڵاتان بکەن بەس نازانم ئیدی هۆی چییە لە کوردستانە و لە عێراقیشا تقریبان بە ئەویش ئەوە ناکەن ئەگەر ئەو شتە بکرێتن بەڕاستی زۆر سوودی هەیە ئێمە لە زۆر شت ئەوە دەکەینەوە ئەگەر هەرنا ئێمە داوامە لە مامۆستا بەڕێزەکانی ئاینیە هەرنا با ئەوەل جار با لە محکەمە مارە بکرێ ئەو جا ئەوان مارە بکەن بۆ ئەوەی توێشی کێشە نەبن چونکە ئەسڵەن ئێمە یعنی حتا بەپەی قورئانیش قورئان يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم ئێستا ئەو یاسایە کە دەرچووە کە پێویستە محکەمە مارە بکە بۆ بەرژەوەندیە بۆ مەسلحەتیە بۆ بەرژەوەندی گشتیە هەر شتێک مەسلحەت و بەرژەوەندی تێدابی شریعەت لەوێدایە بۆ نمونە جارە کابرا خانی هەبوو خانی پێویست ناکە بچی تاپۆ بکە ئەوڕۆ دەبی تاپۆ بکە تاپۆنەکە کەس ئەوەی بێناکە ئەو ڕۆژ کە کچ و ژنێک کچ و کوڕێک لێک مار دەکرێت ئەبێ لە محکەمە مارە بکرێت تەسجیل بکرێت بۆمە ئەوەی مافی هەردووچیان پارێزراوبی بۆی مافی مناڵەکان پارێزراوبی چونکە ئەگەر بەس مامۆستای بەڕێز ئەو مامۆستای بەڕێز مارە بکە بە تەنها ڕاستە لە ڕووی شەرعەوە لەوانێت تاواوە بەڵام لە ڕووی یاساییەوە ئەوە پێشێری کردووە دوایە ئەو مناڵە نفوسی بۆ دەرنایە لە مەکتەبە مەحروم دەبێت سبەی دوا ڕۆژ ئەو ئافرەتە بێ مەحروم دەبێت لە میراتە ئەگە تەلاقی چۆن ئەو مناڵانە ئەچنە قوتابخانە و دایکیان عمری تەمەری 7 ساڵان بۆ نمونە هەموو چا بۆ چا دەکرێت لە محکەمە بۆ چا دەکرێت بۆ چا دەکەن بەێ بۆ چا دەکرێت ئەوجا بەڵێ دکتۆرە ئەتیە ئەو زەواجانەی کە لە تەمەنێکی مناڵە زەواجەکەن لە دوا ڕۆژی دوورە زەرری نییە بۆ ئەو مناڵانە جەنابەت داواکەم لە هەموو ئەو بەڕێزانەش داواکەم کە لەو زمانەی لە جیاتی مێردکردن و شوکردن و هاوسەرگیری نەرێن زەواج تەواو ینی برێن چی کردیان شوی کردیان هاوسەرگیری تەواو ینی بە کوردی خۆمان ئێستا فێر بوون ئەوانە بەسە کەس نەرێ زەواجم کرد دەست خۆش لە ساڵی 2008 دوای ئەوەی 3 ساڵ بەراوردم کرد و هەر هات و چوم کرد لۆ لەندەن ئقناعی کولەی مەلەکی بەریتانیم کرد کاتیکە مستەشار بوو لە ئەنجومەنی وەزیران کەوا پرەزیدەنت لۆ خۆی ڕئیس لەگە 12 پرۆفیسۆران قەناعەتم پێکردن گەورەترین مؤتەمەڕمان کرد لەو هەولێرەی قاعی مامۆستا سعدی نەمر ئەمن افتتاحم کرد لە ئەو مؤتەمەڕە کۆنفرانسێکی عالەمیمان بەست 513 کاندید حاضر لەبارەی چیۆنی پێ دەرێم لە ژێر دروشمی بە ئینگلیزیەکەی دەرێم ئەزرەکەمە بەڵام کەمێک بەرەخێرا healthier women healthier children healthier community یعنی ژنی تەندروست داچی تەندروست کۆمەڵی تەندروست ئەوجا تەوەری زۆر حساسیاتە لە 100 یعنی محازرە درا بە ئەنواع واشکال هەموو لەسەر تەندروستی ئافرەت بوو ئێک لەوانێک کە زۆر سەرنجڕاکێش بوو من لەگەر پرەزیدانت زۆر قسەم لەسەر کرد ئێکەچیان گوتم باسی وەی بکەن تینێج مارج یعنی مێردکردنی هەرزەکاران وەنێ پێش هەفتەی حسابی هەرزەکارانە کە زەرری چەندە و کە بەوەچی نابی ئەو لۆ بۆ کۆمەڵیمە وەچی باسمان کرد بە هەرزەکار حساب نییە 16 هەفتە تەواو نەیخوندێوەچ پێم گوتی ئی دەشتێت تەواو حازرە کتە دنیاچی ڕێک و پێک و جوانە و داخوازی دێ دەبی مێردی بکە ئەوە پێتان وایە ئەو گرفتە تەنها لە لەوانەی دەشتا هەبن پێتان وانە وەکو چاولێکەریەکیش پێداویستە کوو کچەکە یعنی بکرا عەربی پێی دەرن بکر یعنی کچە کوڕەکەش بکرا بەس ئێستا بەڕڵایی زۆرە تۆی نازانی کام کڕم لۆ دینی کە کچەکی لێمارەکرایە بهینی یەکەم کەسبی لە ژیانی تو مصیبەت زۆرە تو ئاگار لێ نیە ئیتر ئەوە باسم کرد یعنی هەرزەکار هەیە ئەمری 15
مندار دیارە هەشە پ کاریگەریە سلبیەکانی وەکو درستی ئەگەر ئەو 15 ساڵیە ئەفوان ئەو 15 ساڵیە باست کرد لەو نەوعی بیکە ئەم دەرم دیسا مندارە ئێستا بە تەواتی مەم چی نهاتیە ئێستا بە تەواتی پیرەدی نەبووە هەیە درەنگ دەشوە هەشە لە 15 ساری ئەو 3 سارە عزر شۆرە پێی دەرن ماگانە دەشوە بۆ ژنەکی تەواو باڵای بەرزە و حەزمی وەکو تۆ وەکو جەنابەت ئەو حاڵەتانە دێنە بەردەمە زۆر ئەمانەی کە ئەو هاوسەرگیریان کردووە ئەو نەوشموت زەواج ئەوانەی ئەو هاوسەرگیریان کردووە لە تەمەنی خۆیانە ئەو هاوسەرگیریاکەن یان بە پیاوی تەمەنی گەورەتر کردووان گەورەتر بابوو داچیان بەمەردیاندن پیاوی وەکو عمری خۆی 15 کا پیاوە پیاوێ جارێ مندارە یعنی بە زۆری ئەگە کوڕک لە 17 ژنەی نابی دەرێن وای ئەو کویان لۆهینە والحال بەڵام بۆ کچ ئاساییە تا ڕادێک بۆ بە دیاردێنەکردمان 15 و منداڵیان بووە مشکلەی هەر ڕئیسی ئەوەیە کە حەملی دەبی و منداڵی دەبی و دەکەوتە ژێر دەستی دکتۆری نەزان نەشتەرگەری دەکرێت لە 40 ئافرەتانی ئەو وڵاتەی دەگەنە تەمەنی 35 گەیشتینە کەلچیتیان نەمایە نەکەلچی منداربوونی دیان مایە چونکە 3 ئەمەلیاتی سێزێریان کراین نەکەلچی هاوسەرگیرەکان مایە چونکە ڕحمەکان سەقەت کرایە یان ڕحمەکان لێکرایتەوە زوو پیریش دەبی لەبەر هۆرمۆنەکانی کە شیلان خان بینە لای بەڕێزت بە پێی ئەوەی کە ئێوە بیزان بە پێی زانیاریتان ئەم جۆرە هاوسەرگیریە لە ناو جغرافیای کوردستانە لە شوێنێک بۆ شوێنێک ئەگۆڕێ یان بەگشتی وەکو یەکە شوێنەکان بەڵێ ئێمە توانین بڵێن بە پێی ژینگەی کۆمەڵایەتی ئەو شوێنانە ئەگۆڕێت لە هەندێک شوێنی لە کۆمەلگایە کەمە لە هەندێک شوێنی ترا زیاترە بەگشتی توانین بگەڕێنەوە بۆ ئەوە ئایا ئەو کاریگەریانە چین کەوا لەو کۆمەلگایە ئەکا کە ئەم حاڵەتی هاوسەرگیریتە لە پێشوەختاتیا زیعەکە یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە زۆربەی زۆری کەناڵە ڕاگەیاندنەکانە کە ئەمە هەندێک جار کاریگەری سلبیە با بڵێن کاریگەری نەرێنی دروستەکە لەسەر تاکەکانی کۆمەلگا کەوایان لێ ئەکا کە ئەم گەنجە لە تەمەنی پێش کەناڵەکانی ڕاگەیاندن دەورێکی سلبیان هەیە بەڵێ ئێستا بۆت باسەکەم بەو جۆرەیە کە هەندێک کات ئەو شتانی کە ڕاگەیاندرەوە بە تایبەتی هەم ڕاگەیاندنەکان لە چێتە بواری ئەنتەرنێتەوە ئەو بوارانەوە کە زۆر کات بە گەنجەکانمان بەکاری ئیهێنن بە شێوەیەکی ناتەندروست لە ئەنجامی ناتەندروستی بەکارهێنانەکانیان هەندێک کێشەی خێزانی کۆمەڵاتی دروستە بێ هەندێک کات ئەبینیت هاوسەرگیریکردن پێش تەمەنی 18 ساڵ کە ئەو بەڕێزانە فەرمیان والی ئەکە ئەبێ بە چارەسەر بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی ترە هەندێک کێشەکە خێزانیە کۆمەڵایەتیە هەر کێشەیەکی ترە کە بە دوای خۆیان ئەیهێنێ بۆیە بەڕاستی ئێمە توانین بڵێن ئێمە ڕێگری بکەین لەو کاریگەریانە کە ئەوانە والی ئەکا کە هاوسەرگیری پێشوەخە دروست بکە خاڵێکی تریان ئەوەیە زۆربەی کاتەکان ئەبینیت ئەم گەنجانە کە لە پێش تەمەنی هاوسەرگیریە پێش تەمەنەکەی خۆیان هاوسەرگیری ئەەکەن هێشتا یعنی جۆڵی ئامادەباشی تەواوەتی نەکراون بۆ ئەوەی کە هاوسەرگیری بکەن گەنجی وامان هەیە کچانی وامان هەیە ئەبێ بەدایک نازانێ مناڵەکەی بەخێوکە نازانی ئیداری ماڵەکەی بکە ناتوانە میوانێکیەت مەکتەبەکەی بکات ئایا بە چەند مەسلەی قەیرانی دارایی یان مەسەلە ئابوووریەکان پەیوەندیان هەیە بەم دیاردەیەوە و زیادبوونی بەڵێ بەتەکیید قەیرانی دارایی یەکێکە لە هۆکارانەی کەوا ئەکات ئەو هاوسەرگیریانە دو ئاخات ینی لەوانەیە هەندێک جار تەحملی هەندێک کێشەی تاڵ بکرێت لە ناو خێزانەکانە کە ئێمە زۆرگات نازانین زۆر شت هەیە لە ناو خێزانەکانە گەورەترین کێشەی خۆڵقانە و تا ئێستا زۆر دەرنەخراوە بە نەتیجەی ئەوەی کە هەندێک تونند و تیژی ڕوو ئەیات کە لە کۆمەلگامانە تۆ هەندێکات تەقەولی ناکەیت تەسەوری ناکەیت کە ئەمە خاڵێکێکێکە لەو خاڵانە کە وای لێ ئەکا کە ئەم کەسە پێویستی بە هاوسەرگیری هەیە بەڵام ناتوانێت بیکە ئیتر ئایا قەیرانەکان قەیرانی داراییە قەیرانی پێگەی کۆمەڵایەتی ئەو خێزانەیە ئەو کۆمەلگایە کە ئەو کەسە ئەو گرفتێت یا خۆڵقاوە مەبەستم ئەو قەیرانە داراییە مەبەستم ئەوەیە کە دایک و باوکەکان هەوڵ بن وەکو ئەڵێن کچەکەیان لە کۆڵ بێتەوە کچەکە بە شووبن بۆ ئەوەی کە ئەرکە داراییەکە کەم بێتەوە لە سەریانیان لەلایەکی تریشەوە لەلایانی داراییەوە قازانجیان بێ با بڵێن بەڵێ ئێمە وای بیر لە مۆزوعەکە بکەینەوە بەڕاستی ئەڵێ قەیران بەدوێ قەیرانە دروستەکەین
ئەگەر تۆ بیرکەیتەوە خێزانێکی تازە دروستەکەی ئەبێ ئەم خێزانە کە تۆ دروستی ئەەکەی کەش و هەوای خێزانێکی ئارامی بۆ بڕەخسێنی هەم لە بواری داراییەوە هەم لە بواری مەسکەن و جێگەی نشینگەی ئەو کەسەوە هەم لە بواری ئامادەباشی تاکەکانە بۆ دروستکردنی ئەم خێزانە چونکە لە کۆتاییە ئەم خێزانە تاکێکی تازەتر ئەخەنە ناو کۆمەلگاوە کە ئەم تاکە تازای پێویستی بۆ هەیە کە دوو تاکەکەی تر بتوانین یارمەتی بن کە دایکە و کە باوکە ئەگەر ئەو خێزانانەی کە بیانەوێت مناڵەکانیان لە کۆڵخۆیان کەنەوە بە قەنەعەتی من کێشێکی گەورەتر دروستەکەن وەک لەوەی کە بتوانن تەنها بەهۆی قەیرانی داراییەوە ئەم مۆزوعە لە کۆڵخۆیان کەنەوە. دکتۆر عاتیە وەکو باست کردوتت ئەو ئەم کچانەی کە لە تەمەنێکی زۆر زووە مێردەکەن دواتر تووشی گرفتە بن ئەم گرفتی ئەوەی کە ژنی کورد لە ناو خۆیانە باسی ئەوواکەن کە هەر لە 35 ساڵی و ڕەحمیان دەرەهێن و تووشی نەزیفە بن و تووشی گرێ ئەبن و تووشی ئەوە ئەتوانی وەکو دکتۆرێک بە من بڵێ کە بەشێکی ئەو گرفتانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە تەمەنێکی زووە مێردیان کردووە بەشێکی بامجارێ بەوەی دەست پێکەم هاوڵاتیەک فەرمووی کە مقابلت کرد گوتی دەبا کچە و مادام 12 ساڵی تەواو بچی تەماڕی خۆی زانی چ ترسناکە و قسە بچتە ماڕی خۆی و دامەزرێ ئەو گوری ماڕی بابی ماڕیوی نییە موقەتە ماڵە بابە جا ترسناچێکە لێرە دەست پێ دەکات یعنی تۆ عقلتەی کو دەگۆڕی چەند نسبەتی وڵات ئەو هانە زیاتر ئەوەیە کارە ساتەکەیە معناوە کچەکە لە مەکتەبێشە دەریدەینی یعنی ئەگەر لە مەکتەبێش نەبی هەر بە مێردێدا لە مەکتەبێش بی هەر دەریدەینی بە مێردێدا ئەو مشکلەشی ئەساسیە کە بە مێردیدا هیچ ئامادەکاری بۆ نەکرایە مێرد یعنی چی ماڕی خەزور یعنی چی بڕوات هەبێ من کچە کاتیە بەخۆ بە مێردەوە لە ماڵە خەزورە چینە دوو هۆدەیان هەیە گوتمە دێنگۆ لە چێ دەنور گوتی ئەمە لە متبەقێ متبەقە چیان هەیە اینجا چەند کەس وایە زۆر کەس وایە نیە ئەوە جێی تەندروستی ئەوە جێی نووسن و حەوانەوەی بی یان ئەو جێی کە لێی دادەنیشتنانی دەخۆن ئەوانە دوایە بابوداکەکە و مندارە وردەکان دەستنە ژۆرەی دەنون ئەوانش لەو ژۆرەی دەنون خودتان برێم لە ستاچلی کۆمەڵە و هادەژێ ئەوە چ ژیانەکە لە گەرمێردی ڕایبێری ئەجا لۆ دوو مانگ سێ مانجی پێ ناچی دێتن داکە دەیهێنی خەسوەکە ئەوە لۆ منداری نەبووە یعنی کو دەرەی پرڕادەوەستی یعنی عقل ڕادەوەستی تو جارێ 18 نەفەر بوون لە مارێ ئەوەی وەیگۆ بەداک و باب و یعنی خەسو و برایەکەی و مندارەکان و هەموو نەنکەچیش 18 نەفەر لە ماڕەتی دووەدەی ئەوە بێگومان تووشی زجێ دەبی یعنی لە 14 هەر حملەچی دەبی ئەوجا هەیە دەرێ ئەو زوو ڕوودانی سک ینی سک پڕبوون لەو تەمەنە لە بارچوونی زۆرە لە بارچوونی زۆرە لە بارچوونی زۆرە ڕحمەکەی جارەگەشەی نەکردیان کە لە باری چوو ئەوجا دەستکاری دەکرێت ئەوجا لە جێی پیس پێی دەرێن کورتاج یعنی خۆشی نازانێ پارێزگاری لە خۆی خۆنێ دەڕێژی خۆنی کەم دەکات دەستی تێوەردەدرێ مامان لێ فەحز دەکات هەرچی بوو فەحزەکی دەکات یعنی ئەو قڕبە سەرات تووشی ئەنواع التیابات و ڤایرۆس و کلامیدیە دەبی مندارەکی لۆ ناژیە دوی لۆ ناژێت تا دەگاتە عمری 35 دەستگیشی کردیە دەستگیشی کردی ئەو پێی دەرن دکتۆر نەوزاد زۆر سپاس دکتۆرە عەتیە یاسای بەرەنگار بوونەوەی توندوتیژی خێزانی کە لە 2011 دەرچوو هیچ شتێکی کردووە کە بتوانێت بەرەنگاری ئەم حاڵەتە ببێتەوە بڵێ تا ڕادەیەک دەستخۆشان دەکەین کردووانە بەڵام ئەمە زۆر جارمان وتووە بۆچی کە ئەیبینین لەوە ئەچێ ڕێژەکە بەرز بوو بێتەوە ئێمە زۆردا دەڵێن ئێمە ئەو جۆرەشتانە بە یاسات چارەسەری ناکەی بە تەواوەتی ئەو جۆرەشتانە بەڕاستی پێویستی بە هۆشیاری هەیە هۆشیاری ئامۆژگاری هەر کەسێک لە ڕاستی خۆی ڕێکخراوەکان حزبەکان پەروەردە ئەوقاف هەموو لایەک هەر کەسێک لە ڕاستی خۆی هۆشیاری کۆمەلگا بکە هۆشیاری خەڵکان بکە کچەکانمان بکەن کوڕەکانمان بکەین بە چۆنی بە زۆر شێواز هەیە چۆن بە شێوازی ئێستا مەسەلە ئێمە کۆلیزمان هەیە لە قوتابخانە مامۆستا لە مەراحلی ناوەندی و دواناوەندی و چەندی بابەتمان هەیە لە خودی ئەمە دەبێت پرۆگرام لە پەروەردا باز بکرێتن چونکە بەڕاستی ئامۆژگاری زۆر دەوریێ هەمووشت بە یاسا چارەسەر ناکرێت چارەسەر زۆر کەسێ خۆی دەزی تۆ لەزانە هەیە ژن هەیە کچەیە شەرم دەکا مەسەلە دەرێ ئەگەر کچەک برێ مەسەلە بۆ نمونێ زۆی لێکە لایەن باب لایەن برا بچی داوای خۆ بەرزکات و شەرم دەکا لە کۆمەلگا شەرم دەکا لەوە شەرم دەکا
ئایا یاسای باری کەسایەتی هەموو بابەتەکانی کاری پێکراوە؟ ئێمە یاسادانان زۆر ئاسانە خوشکە. یاسادانان یعنی بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە. ئێمە کەم و کورتیمان لە جێبەجێکردنەکەیە جێبەجێ بکرێ بە تەواوەتی بەسەر هەموو کەسێکە ئەوە گرنگە، ئەوە مهمە. ئەمە خوشکە بەڕێزە باسی کرد کە ئامۆژگارێکی وەکو کاکە دکتۆریش باسی کرد. بڕێ ئەو ئامۆژگاری دەبی لە ماڕێەوە لە ماڵەوە دەست پێ ئەوەی نەچیتە مەکتەب لە ماڵەوە لە قوتابخانەوە تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکان و شیلان خان پێت وانە باسی ئەوەکەن کە هاتنی ئەم ئاوارانە بە ژمارەیەکی زۆر زۆر دیاردەی ئەو هێنانی ئەو کچە مناڵانەی ئەو خێزانە ئاوارانە کە پیاوی کوردیش وەکو دیاردەیەک ئەی بینین کە ئێمە پێشتریش بەرنامەیەکمان لەسەر کرد ئەم حاڵەتە یەکێک نییە لە هۆکاری ئەوەی کە ڕێژەی ئەوە بەرز بۆتەوە هاتنی ئەو ئاوارانە بۆ کوردستان؟ بەڵێ تەرزەخان خۆی لە هەموو کۆمەڵگایەکە کە حاڵەتی ناتەبیعی ڕوویە نەئاسایی ڕوویە کەواتە کاریگەری نەئاساییش دروستە بێ. بۆ نمونە تەمەشاکەی زۆری هاتنی ئەم ئاوارانە بۆ ئێرە نیشانی چییە؟ نیشانی ئەوەیە کە تۆ بۆ نمونە ماڵ نمونەی ئەوە بێنەرەوە ماڵێکت هەیە ماڵەکەت بەشی خۆتەکە ئەگەر بۆ ماوەی مانگێک دوو میوان خێزانێکی تر بێتە سەر ماڵەکەی تۆ بتوان لەم ماڵەیە مامەڵە بکەیت ئایا ئەتوانی حاڵەتە تەندروستەکانی خۆت وەکو خێزانێک کە خاوەنی کۆمەڵە بنەمای تایبەتی خۆتی جێبەجێ بکەیت بێگومان ناتوانانی بۆ ئێمە بینین پیاوە کوردەکانن کە چن لە پردێ و لە بەردەڕەش ئەو مناڵانە مارەکەن بەڕاستی. بەڵێ ناتوانین بڵێن لە پردێ ئەتوانین بڵێن لە کۆی کوردستانە ئەم حاڵەتە هەیە لە سلێمانیش هەمان حاڵەت هەیە لە ناو کەمپەکان ئەم حاڵەتانە ڕوویاوە. ئەمە ئەتوانین بڵێن بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆر بە هەرزان دەستیان ناکەوێت بەداخەوە یعنی خاڵێکی تریان ئەوەیە کە ئەم خێزانە ناوکو پێشتریش باسمان لێ کردەوە لەوانەیە خۆی بۆ ناچێ بەڕێوە فەقیرە بۆ مناڵێ خاوەنی چەند کچێکم نەوەڵە ئەگەر کەسێک هەبێ بیەمێ بڕا بەڕێشێنی خۆی کە مەشتوان قەیران بە دوای قەیرانەیە. خاڵێکی تریان ئەوەیە کە بەڕاستی هەندێک کات ئەبێت دان بەوەیە بنین کە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بە پێویست گرنگی بە بواری خێزان نەدراوە. بۆ منە ئایا خێزان تەنها هەر ئەوەیە گەر پیاوێک بچێ بۆ منە خێزانێکی هەیە بچێ یەکێکی تر یەکێکی تر بێنێ یان جگە لەوەی کە شیلان خان من حەزەکەم ئەو نقطەیەش بە سەریعی بەسەریا تێپەڕین مەسلەی لەناو کووردا هەرتا گۆرانیە فۆلکلۆریەکانی پڕی گۆرانی وتنە بەسەر ئەو مناڵانەی کە تەمەنیان 12 ساڵە ینی بەشێکی لە کولتورەکەشا هەیە لە دابوونەریتەکەی خۆشمانە هەیە. بەڵێ بەتەهید یعنی ئەوە تەسەورەکە دوا بیرەکاتەوە کە ژیان بریتە لەوەی کە بەردەوام بێ ئەم میوەیەکی تازە بخوا بەس ئایا ئەستی ژیان و گرنگی ژیان بۆ جۆرەیە ئایا ژیان تەنها هەر ئەو مەجالە بچووکەیتە کە تۆ تەنها بتوانیت لایانی غەریزەیەکەت بە قەنەعەتی مەنعی زۆر سپاس دەکەم شیلان خان لەواتێ کاتمان نەما دکتۆرە ئەگەر فەرموو نمونە خێزان هەیە شەش کچی هەیە هەفتی هەیە یەک ئۆتۆمبیلیان هەیە سایقیە دەکا پیاوەکە بژێ و ژیانیان بۆ پیاکە بەڵێ کوڕی دەوێ چۆتە لای دکتۆر هەفتاوە ڕقەی بینە بۆ دەچێنم کورد بۆ دەچێنم ئەدیەوە مصیبەت نییە کامی مصیبەتە ئەوە مصیبەتە یان ئەوە مصیبەتە کچەکەی بەمێدا زووتر چونکە ئەو شتە دەبێ ڕاوەستی لە ناو دابوونەریتەکە ئەبێ ڕاگیرە لە ناو کولتورەکە دکتۆر وەکو تێبینی دواییت بۆ بەرنامەکە چونکە کاتمان تەواو بوو دەستخۆشتان لێ دەکەم ئەم تێبینیم ئەوەیە بەڕاستی بۆ هەموو کێشێک نەک بۆ ئەو کێشەیە هەر کێشێک لە کۆمەلگا هەبی لە هەر کۆمەلگایە لە هەر وڵاتێک هەبێ بەڕاستی دەگەڕێتەوە هۆی ئەوەی ئەو خەڵکە لە بەرنامەی خوای لاداوە و ئەوەی لە بەرنامەی خوش لاداوە لەبەر ئەوەی کەوە تێنەگەیشتووە لە تێنەگەیشتنوە یعنی لادان لە یاسا لە شریعات یاسان ئەو قانونی کە هەیە ئەو یاسای هەیە بۆ بەرژەوەندی خەڵکە هەر کەسێک لە یاسا لابدا ئەو یاسای زۆر جوانە یاسای باری کەسایەتی یاسای ئەوانە زۆر جواندانرایە بۆ ئەوەی کەەوە خەڵک پابندی پێ پێش هەمویان مامۆستا ئاینیەکان لایەن ناوەکە ئەو تاتون مناڵەکان لە دەرەوەی یاسا مناڵەکان مارە ئەەکەن ئەمانە بڕوانەسەی مارەکردنی مامۆستای ئاینی تەواو نیە چونکە ئێمە مشکلەمانەوە خوشکە زۆر کەس پێی دەرین مامۆستای ئاینی نییە بەداخەوە خو هەر کەسەی مندیلەکی لەسەری مامۆستای ئاینی نییە مامۆستای ئاینی ئەکادیمانە ئەوان وەناکەن بڕوان ناکەم تحدا دەکەم ئەگەر مامۆستای ئاینی ئەکادمی وا بکە بەس بەڵێ ئەگەر ئەکادیمی وشەی خوێندووە دوێ پێی دەرێن مەلاو مار دەکە ئێمە ئەوە بە مەلا ناگوت ئەوە پێویستە بەڕاستی وەزارەتی ئەوقاف
ئەسڵن ڕێگانەدا بەوانە ئیمامەتیش بکەن خەتابەتیش بکەن هیوادارین ئێستا وەزارەتی ئەوقاف هەنگاوی دەست پێ کردووە بەرەو پێشەوە. مامۆستا ئاینی زۆر بەڕێزا زۆر بقدریەیە بڕوانە کە مامۆستای ئاینی ئەگەر ئەکادمی و ڕێک و پێک بیت چونکە ئەمە مامۆستا ئاینیش ئەو یاسای خوێنێتەوە ئەبێ یاسایەکەی خوێ بێتەوە. کاتمان نەما زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا ئەڵلقەی داهاتوو کاتێکی خۆش.